ساڵەیدا مەزرانی ئەنجومەنی هونەرە شانۆیەکانی مەهاباد بەرز ڕابگرین. هاوکاریمان هەبوو لەگەڵ تەواوی وەرگانەکان لەسەرەوەی هەمووان. خوشحاڵم کە لە خزمەت دۆستان بەڕێزان هونەرمەندانێکدا هەین کە هاتوین بۆ پیرۆزبایی ئەو ڕۆژە لێکتر کۆبووینەوە لێرە و بەدڵاواییەوە میوانداری دەکەین لە بەشێک لە دۆستان کە بێن و بناسن کە جێگە و پێگەی تەئاتر لە دنیای ئەوڕۆدا چییە. بەختەوەرانە هەمیشە موفق بۆ مەهاباد هونەرمەند و شانۆگەری باشی هەیە و لەو پێیدا دەتوانم بڵم کە لە پارێزگای ئازەربایجانی غەربی هەمیشە قسەی هەوڵی کردو لە جەژنوارەکانی منتەقەییدا بەشداری کردو. رئیسی محترمی سازمان تبلیغات و از اول رسولتون بدم. دفوکس خوب گور. دوید تو دست بگیر. من أول on أوكيها on خبز بريني بافلو آدمی بنفری. دستگاه خیرخواهی بارزانی هفکاری گل ناوند گلان یا لاوان رابوی وکرنا خلاکا فوتوی بو هجمارکا گنجین کچو کرانین سنوری هر دو ناحیین شیلا زیو دیالوکی بو موای هفت روز اف خولا بشوازی زانستی شلای مامستای که بسپور و برای کادات هاشوی تیتا گوتن روزانه وانه بو موای دکات جمیرا تینا گوتن بوان قطابیانه مرم ما سرکی شوان وکرنا وان خولا او کو اف قطابیه به درستی فعلا گرتنا وینا ببنوه و پاشا روژه دا بکوند خصمت آوان کانالت لوکالی و کانالت دی یل دبری درسته 0219 bu havalı kapı درسته آدمی بنفری اساکو کجای من گله فایده جوی خالی ورگرد و برای هنگی من تشنات زانیم نوکی از گله کفر بیم شله فوتوگرافیه منو حوالت خو گله فایده جوی فوتوگرافیه دید واسیاف پروگرامه بو گنجا گله کو باشه کو پشاروجه دا یعنی پشاروجه کو گش هبیتن تایبت بو گنجا پیرۆزبایی نەورۆزەکەم لە هەموو گەلی کورد ئێمەیین هەموو ساڵێ خۆمان و هەموو خێزانمان لەگەڵ مناڵەکانمان بەجیری کوردی محاولە ئەکەین یعنی ئەم کولتورە دائیمەن بیبزوێنینەوە. تایبەتمەندی جەژی نەورۆز لە لێرە خەڵکی زۆری برامەسیحەکانمان لێرەیە کە ئەوان بخۆیان بە پاڵپشت و خەڵکی کوردستانی ئەزانن هەموو کاتێک هاوکاریمانەکەن هاوبەشیمانەکەن لە جەژی نەورۆزە لەگەڵەوە هەموو خێزانە کوردەکان لێرە کۆکەینەوە بەیەکەوە کاتێکی خۆش بەسەرێن هەمان کاتە جەژی نەورۆز لە هەموو خەڵکی کوردستان پیرۆز دەکەین وەلودایکی شەهیدان و لە پێشمەرگە قارەمانەکان کە سنگی خۆیان کردو بە بەرگەریەکەن لە خاکی کوردستان.